بەیاننامەیەک لە دەستگای میدیایی تیوار نیوزەوە. پەیامێک بۆ سەرجەم کۆنسوڵخانەکان، نوێنەرایەتیە بیانی و دام و دەستگا فەرمیە پەیوەندیدارەکان، لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سەرجەم ڕێکخراوە حکومی و مەدەنیەکان بۆ بەرگری و داکۆکی لە مافی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. دەستگای میدیایی تیوار نیوز وەک دامەزراوەیەکی میدیایی کارە و پیشەیانە سەرجەم لایەنەکان ئاگادار دەکاتەوە کە گیانی ڕۆژنامەنووس شاکارستاری میدیاکاری تیوار لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی سلێمانیدایە و پێویستە بە زووترین کات ئازاد بکرێت. شاکارستار بێژەر و ڕۆژنامەنووسی دەستگاکەمان کاتژمێر 45 خولەکی شەوی 18 پێنجی 2024 لە کاتی گەڕانەوەی لە سلێمانیەوە بۆ هەولێر و لە بازگەی ئاشتی کۆیا لەلایەن هێزێکی ئەمنی یەکێتی بەبێ فەرمانی دادوەر و بە بەرچاوی هاوسەر و منداڵەکانیەوە دەستگیر کراوە و تا ئێستاش ئازاد نەکراوە. دەستگیرکردنی شاکارستار لە کاتێکدایە بێژەری بۆ کۆمەڵێک راپۆرت کردووە کە ئەم راپۆرتانە پشت ئەستورن بە زانیاریەکانی دەستگای ئاسایشی نیشتیمانی و دەستگای هەوڵگری عێراقی و تاوانێکی ڕێکخراوی نایاسایی و ناکۆک لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکانی بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان ئاشکرا کردووە. لە راپۆرتەکانی دەستگای میدیایی تیواردا ئەوە ڕوونکراوەتەوە کە چۆن چەند بەرپرسێکی باڵای ئەمنی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان تێوەگلاون لە هاوپشکی لەگەڵ قاچاقچیەکان و ئاڵوگۆڕ بە مادەی هۆشبەر و چەک و دۆلار و ئاڵتون و مرۆڤەوە کە ئەمەش تاوانێکی ئێجگار گەورە و قەدەغەکراوە پەیوەست بە ئاسایشی هەرێمی کوردستان و عێراقەوە. سەرباری ئەوەی پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانە و پێشێلکردنی مافی مرۆڤە بەتایبەت ئەگەر بەرپرسێکی باڵای ئەمنی هاوپشک و شەریکی قاچاقچیە مەترسیدارەکانی ئەو جۆرە بازرگانانە بێت. ئەوە تێکدانی ئەمن و ئاسایشی کۆمەڵایەتیە و پێویستە هەرچی زووە لیژنە پەیوەندیدارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پێی بەندەکانی دەستور لێپێچینەوە لەو کەسانە بکەن. بڵاوکردنەوەی ئەو راپۆرتانە لە کاتێکدایە کە خودی دەستگای ئاسایشی نیشتیمانی و هەواڵگری عێراقی بەجددی لەسەر خەت بوون و درکیان بە مەترسی ئەو بازرگانیە قەدەغەکراوەی بەرپرسانی ئەمنی سلێمانی کردبوو. هەر ئەوەش نا بەڵکو چەندین دەستگای میدیایی جیهانی لە نمونەی ڕۆیتەرز و CNN راپۆرتیان لەسەر ئەو بازرگانیە مەترسیدارانە لەلایەن چەند بەرپرسێکی ئەمنی سلێمانیەوە کردبوو. ئێمە وەک دەستگای میدیایی تیوار نیوز لە ڕۆژی یەکەمەوە پارێزەری یاساییمان ڕاستپاردووە بۆ کەیسی ڕۆژنامەنووسەکەمان، بەڵام بە هیچ جۆرێک وەڵامی پارێزەرەکەمان نادرێتەوە و بەرپرسانی ئاسایشی سلێمانی ئامادەنین دۆسیەکەی ڕادەستی پارێزەری تایبەت بکەن. با پێچەوانەوە ڕێگە نەدراوە پارێزەری میدیاکەمان تەنانەت ڕۆژنامەنووسەکەشمان ببینێت و بە شێوەیەکی زۆر ناشرین مامەڵە لەگەڵ پارێزەرەکەشمان کراوە. هاوکات ئێمە هەر لە سەرەتاوە ڕێکخراوەکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان، سەندیکای ڕۆژنامەنووسان، ڕای گشتی و دەسەڵاتی سنووری سلێمانیمان لە کەیسەکە ئاگادار کردوتەوە، بەڵام ئامادەنین ئەو ڕۆژنامەنووسە بە کەفالەت ئازاد بکەن لە کاتێکدا هەم ئێمە و هەم خودی شاکارستار ئامادەیە لە بەردەم دادوەر دۆسیەکەی یەکلایی بکرێتەوە، نەک بکەوێتە دەست هێزێکی ئەمنی و بەخواستی شەخسی مامەڵە لەگەڵ دۆسیەکەدا بکرێت. دەستگاکەمان لە ڕێگای ئەم بەیاننامەیەوە هۆشداری دەدات لە سەلامەتی گیانی ڕۆژنامەنووسەکەمان و لە ئەگەری ئازاد نەکردنی ڕێکاری دیکەی وەک گردبوونەوە لە بەردەم کۆنسوڵخانە و نوێنەرایەتیە بیانیەکان لە هەرێمی کوردستان و هەولێر دەگرینە بەر و ناڕەزایەتی دەگەیەنین بە نوێنەری وڵاتان. وەک دەستگای میدیایی تیوار نیوز هەموو لایەک ئاگادار دەکەینەوە کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای ئاسایشەکەی بە بەرپرسیاری یەکەم دەزانین لە هەر کار و کاردانەوەیەک لە هەر لایەکەوە ڕوو بدادیان هەر ڕووداوێک بەسەر شاکارستاردا بێت ئەو کات سەرجەم لێکەوتەکانی ئەو کارە دەکەوێتە ئەستۆی یەکێتی و دەستگا ئەمنیەکەی. بۆیە داوای ڕێڕەوی یاسایی و ئازادی دەست بەجێ بۆ شاکارستار دەکەین، چونکە ئەوە جگەلەوەی پێشێلی زەقی یاسا بەرکارەکانی ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستان، هاوکات پێشێلی سەرجەم یاسا و بنەماکانی مافی مرۆڤە و هەمانکات هەنگاوێکی دیکەی مەترسیداریشە بەرامبەر دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. دەستگای میدیایی تیوار نیوز 26 ئایاری 2024